ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ناوڕۆتەفیقم بەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە ئەم شەو بەرنامەی پانۆراما لەسەر دوو تەوەری جیاواز قساکەین. تەوەری یەکەممان قسە و باسەکەین لەسەر تورکمان و یاساناسەکان لەسەر هەوڵە نایاسایەکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان. دیارە لەسەر و تەوەرە دوو میوانمانە بێت، هەرێک لە هەولێر و لە کەلارەوە لەگەڵمانە بن. تەوەری دومیشمان قسە و باسەکەین لەسەر هەوڵەکان لەلایەن حکوومەتی عێراق و هەروەها فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دامەزراندنی یەکەمەکان لە ئێستادا کە بەچی گەیشتووە ئەو باسە. بۆ ئەو بابەتەش میوانێکمانە بێت لە بەغدا و دواتر دەچینە سەر تەوەری دووەم و میوانەکەتان پێ ناسێنن. بەڵام لەسەر تەوەری یەکەممان هەرێک لە میوانە بەڕێزەکانمان کاگڕێبوار محەممەد مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسایی کە بە سوپاسەوە لە کەلار لەگەڵمانە بەخێربی کاگڕێبوار، هەروەها کاک عەبدولباسط خالید سەرۆکی ئەنجومەنی پێکاتەی تورکمان، ئەنجومەنی نوێی پێکاتی تورکمان کە بە سوپاسەوە جەنابیشان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانن. سەرەتا لەسەر تەوەری یەکەم گفتوگۆکەین لەسەر ئەو بابەتە گرنگەی کە ڕوویدا لە نێو پەرلەمانی کوردستان. دیارە ئەمە بۆتە هۆی نیگەرانی و هەڵوەستە لەسەرکردنی زۆرێک لە یاساناسان لە هەرێمی کوردستان و هەروەها بە تایبەتیش پێکاتی تورکمان. ئەوانیش ینی هەڵوەستەیان هەیە و گلەیان هەیە و نیگەرانن لەو هەڵوێست و ڕێکارە نایاسایی کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان گرتیانە بەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە. کاک عەبدولباسط خالید، ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئێوەکو پێکاتەی تورکمان ئەم هەوڵە چۆنە بینن؟ بەڕاستی ئەمە هەوڵێکی نایاساییە و زۆرێک لە فراکسیۆنە جیاوازەکان و هەروەها خەڵکی کوردستان و یعنی تا ئێوەی پێکاتەی تورکمانیش نیگەرانن لە ماڵوێستا. بۆچی یعنی دامەزراوەیەکی گرنگی یاسایی لە هەرێمی کوردستان بکرێتە جێگایەک بۆ ئەوەی کە تیایدا یاسای لێ پێشێر بکرێت؟ کاک عەبدولباسط گوێ لێمە؟ بەڵێ بەڵێ گوێم لێتە. پرسیارەکە بۆ جەنابێ بوو، فەرموو. زۆر سوپاسی بنێران دەکەین و سوپاسی ئەو بەڕێزەش دەکەین بە خێراتنی گەرمیش ئەو میوانە بەڕێزەش دەکەم. ئەزیزم، ئەوەی ڕوویدا بە نسبەت پێکاتەکان من ئەو قسەی خۆم ڕاگەیاندە بوو، تەقریبان قسەی من هاتە جێ. پێکاتە لە کوردستان نییە، ئاجندایەکی سیاسی حزبێکی دەسەڵاتدار لە ڕووی جوغرافی شاری هەولێر بەداخەوە چەند کەسێکی کردوتە مەران بۆ ئاجندای خۆی بۆەوەی کە حەقی تورکمانەکان لە هەولێر بخورێ. خۆشبەختانە ئەوەی لە پەرلەمانیش ڕوویدا، بەڕاستی ئەوەی لە پەرلەمان ڕوویدا شتێکی ڕۆن بوو کە هەموو شتێکی واقعی کەشف کرد لە بۆ خەڵکی تورکمانیش کە زانیان کە هەولێریەکان و هەر تورکمانێک لە هەر چێن دەرکەبێت نەکا لە هەولێر لە کفری لە کفریش کە کەشف بوو کە خەڵکی گەلی تورکمان هیچ کەسێکیان لە پشتیان نییە لە غێری خوایان نەبێ، لە خوای گەورە لە پشتیانەیە. ئەویت کە مەرامی سیاسیە ئەوە ئینقیلابەکی سیاسی بوو بەسەر خەڵکی تورکمان کرا. بەڕاستی لە ئەمری واقعەت هەموو شتە کەشف بوو. بڵێ باشە، ینی کەواتە ئێوە نیگەرانن لەم هەوڵانەی کە بەو شێوازە دراوە لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەوە. کاردانەوەی ئەم بڕیارە نایاساییە پێ دوایە چی دەبێت لە داهاتووە کاک عەبدولباسط؟ ئەو کاردانەوەی کە بەڕاستی غەڵەت بە غەڵەت نابێتەوە. من هیوادارم حزبە سیاسیەکانی کوردی هەرچەندە من عیلاقەم بە کاری سیاسی کوردی نییە، زیاتری من پەیوەندی بە پێکاتەکانی تورکمانەوە هەیە. بەڕاستی من وەکو خۆم وەکو عەبدولباسط من لە 6 مانگ پێشتا وەکو ئەمری واقع خۆم هاوێشتە ساحەکە کە ئستۆبم بە حزبە سیاسە تورکمانەکان کرد. بەس دیارە ئەوانە بەردەوا من وە لە دەستە خۆشیان نییە، ناحەقیان ناگرم لەبەرەوەی ئەوانە کەمینەیەکن خۆیان هاوێشتە ساحەی لەبەرەوەی چەند دینار و فرسێک بۆ بەرک و بۆ بژێوی خۆیان و هەر ئەندە هیچ پەیوەندیان بە خەڵکی تورکمان نییە. ئێمە نەک نیگەرانین، بەڕاستین ئێمە نەک نیگەرانین، ئێمە ناڕازیشین بەو ئەدا سیاسی خراپەی کە خەڵکی تورکمانیان ناشری کردووە. بەڕاستی لە سکەیان لاداوە، چیدی لەوانە قبول ناکرێ. بەڕاستی هیچ وەختێک من هیوادارم خەڵکی تورکمان لەمە دووە ئەوە تێبگەن. ئەوەی هەیە کاکە حەز دەکەم دوو شت پێ بڵێم. ئەوانەی ئێستا لە ڕووی پێکاتەکانەوە لە ڕووی پێکاتەکانەوە دەنجیانداوە. ئەزیزم، لە کوردستانی شەرعیەت نەماوە،
لە ئاستی بەرزەوە هەتا ئاستی خوارەوە هیچ شەرعیەتێک نەماوە لەبەرەوە هیچ کەسێک ناتوانانی بڕیار بدا ئەسڵەن لە پێکاتەکانیش ئەو ڕۆکە من پێکاتەیەکی نوێم دروست کردەوە بەهێز و بەقووەت و وەکو هەولێری و هەولێریەکان هاتوومە مەدانێ بەڕاستی ئەگە بڵێ شەرعیەت لەکنە منە چونکە من لەناو خەڵک و جەماوەر و ناو ملەتەکەی خۆمم بەڕاستی شەرعیەت زیاتر لەکنە منە من لێرەوەش داوە لە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکەم بەڕاستی لە کەنالی بەڕێستانەوە پەیامەکمێ لۆ معارەزەی کوردستان ئەگەر مەجارێکم بدێ داوام لە سەرۆکی پەرلەمانی کوردستان هەیە سەرۆکی پەرلەمانی کوردستان و هەموو پەرلەمانەکانی کوردستان لە مەودووە هیچ کەسێک نە هەولێری و نە تروکمانەکانی هەولێر نە کفری نە خەلکی کفری قبول ناکەن هیچ کەسێک حزبێکی سیاسی دیاری کراو بە ناوی تروکمان چەند کەسانێک چەندە موچاوێکیان هێناوەتە ساحەی وەکو موم لە پەرلەمان داناوە یەک وشە یەک کەلیمە ناتوانن قسە بکەن بەبێ ئەمری حزبە سیاسیەکانیان بەڕاستی ئەوە گەلی تروکمان ئەوە قبول ناکە وەکو هەولێری وەکو تروکمان خەلکی تاچی هەولێر ئەوە قبول ناکە داوا دەکەم لە سەرۆکی پەرلەمان لە مەودووە پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن بە هەموو حزبەکانەوە داوایان لێ دەکەم خۆیانکردنەکەن لەسەر پێکاتە لەسەر تورکمان بە تایبەتی ملەتی تورکمان بەش خوراون حەق خوراون 27 سارە مافیان دەخورێ چەند کەسانێک 2000 کەس نابن 200 دەنجیان هیناوە چوینە پەرلەمان ئەوە خیانەتەکی گەورەیە لەگەلی تورکمان دەکەن من داوایان لێ دەکەم سەرۆکی پەرلەمان ئەو جارە دانیشتن بکرێ برێت نوێنەری خەڵک دەبێ بێت تێرە نوێنەری هەولێر خەڵکی ڕەسەنی هەولێر دەبێ بێت تێرە چونکە ئەو پێکاتانان حزبن مادەم لە وەزارەتن مادەم لەگەڵ ناو حکومەتن شەرعیەتیان نەماوە کە حزبێک ئەنجومەنێک کە شەرعیەتی نەمابێ دەبێ ئینتیزارکە لە پاش انتخاباتەوە شەرعیەت بگەڕێتەوە لە پەرلەمانەوە لە ملەت لۆ پەرلەمان لە پەرلەمانەوە لۆ ئاستی بەرز ئەو زە دەتوانێت قسەی بکەن داوا لە سەرۆکی پەرلەمان دەکەم چیدی قبول نەکا هیچ حزبێکی سیاسی تورکمان ئەو ڕۆکە لە کوردستان شەرعیەتی نەماوە قبول نەکرێ هەر نەناو پەرلەمانیش داوای لێ دەکەم داوای باگێشی من بکەن هەموو پەرلەمانەکان بە معارەزە و بە یەکێتی و بەنەوەی نوێ و بە هەموو معارەزەکان داوا دەکەم حزورم هەبێ لە پەرلەمان چکە من قسەی خەڵکم پێە دەنجی ملەتم پێ بەڕاستی وەکو هەولێری وەکو تورکمان داوای کفری دەکەن باشە پێکاتەی باسی پێکاتەی تورکمان دەکەن ڕێگری دەکەن لە کفری بووە نەتەوەی تورکمان بووە حزبی تورکمان ڕێگا لە نەتەوەی تورکمان بگرێ لە کفری هەبێ ئەوە عیب نییە بڵێ وەڵە هیچ کەسێکی باشە بەسەر چاو ئەمنیش داوا لە حزبەکانی دەسەڵات دەکەم هەر حزبێکی دەسەڵاتی سیاسی هێزی هەیە ئەوان بە سیاسی قسەی دەکەن دەزانم ئەوان دانەوێت لە چێ بە گۆڵیان نەکردووە دۆڕاندویانە ئەوەی لە ساحەی دەگونجێ ئەوە لە محکەمەی عێراقیە ئەوە بە شەڕ و بە ئیعلام و بە سیاسەتی غەڵەت چارەسەر ناکرێ من هیوادارم هێزی دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو ڕۆکە هەموو حزبە سیاسیەکان لە سفرەی حازری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەمن پێم خۆشبی پێم ناخۆشبی لەسەر سفرەی حازری یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشتون نان دەخۆن شۆڕشەکە ئیوان بووە ڕێزیشم لە پارتی دیموکراتی کوردستانەیە کە هێزێکی یەکەمە لە کوردستان داوا لە نێچیروان بارزانی دەکەم کە ئەو شەڕە لە کوردستان ڕابگیرێ لە مەسلحەتی کورد نیە کورد دوژمنی زۆرە ئەحزابەکان دوژمنیان زۆرە بەڕاستی وڵاتە دراوسەیەکانمان هیچ کاتێک ڕێگا نادەن ئێمە لە خۆشگوزارانی بن هیوادارم بەعەقڵێکی سیاسی و ژیرانە ئەو مەشاکلانە حەل بکەن کۆتاژ نەکەنە سەبەبێک مەشاکل لە کوردستان ئێمە فەرقمان نییە بینی کورد تورکمان هەر قەومێک لە کوردستان دەژی ئێمە 100 ساڵە لێرە دەژین بابوو با پیران نیشمان لە کوردستان هەر پێکەوە ژیاین و ئایلە و کەس و کارمان هەمووی تێکەرن بلا هەموو نەتەوەکان دەست خۆشکاک عەبدولستاریوادارم و پەیامەی کە ناردت بۆ هەموو لایەنە سیاسیەکان بە ئۆپۆسیۆن و بە دەسەڵات و هەروەها بۆ سەرۆکایەتیەکان بگاتە جێ خۆی دێمەوە وەلای جەنابەت کۆمەڵە پرسیاری دیکە دێکەم بەڵام دەچمە لای کاک ڕێبوار محەممەد هەم مامۆستای زانکۆ هەم پسپۆڕی یاسایی کە لە کەلارەوە لەگەڵمانە مامۆستا ڕێبوار
ئەنێەوەی کە بەڕاستی ڕوویدا لە نێو پەرلەمانی کوردستان ئەوە تا ینی زۆرێک لە یاسانەسان و زۆرێک لە لایەنەکان و بە تایبەتی ئەوە تا یەکێک لە پێکاتە سەرەکی و دیارەکانی هەرێمی کوردستان کە پێکاتی تورکمانەوە کاک عەبدولستار کە خۆی عەبدولباست خۆی کاک عەبدولباست خۆی یەکێکە لەو ینی نوێنەری ئەو پێکاتانە ئەوە تا ئەو نیگەرانە لەم ڕەوشەی کە ڕوویەوە بەگشتی وەکو یاساناسێک ئەو هەنگاوی کە ڕوویدا لە پەرلەمانی کوردستان ئەتوانین بڵین یاساییە یاخود نەخی پێچەوانەکەی ڕاستە. شەوتان باش سڵاو ڕێز بۆ میوانە بەڕێزەکەتان و بەنێرانی بەڕێز. بێگومان پەرلەمان لە هەر دەوڵەتێکدا دەبێت سەرچاوەی چارەسەری کێشەکان و یەکلایکردنەوەی کێشە سیاسەکان بێ بە ئالێتی قانونی و هاوکات دەبێت ئامرازێک بێ و دەسەڵاتێک بێ بەسەر چاودێری دەسەڵاتە تەنفیزەکانی تر بێ بۆ ئەوی هەڵە یاسایی نەکەن و پێشێلی یاسان نەکەن. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و بزاد لەسەر ئەو دانیشتنە قسە بکەین نەچین بۆ تەوەریتر بۆ ئێستقلالی کاتەکە بکەین. وڵا گرنگە لە پەرلەمانی کوردستان گوزەرا ئەوەی لە پەرلەمانی کوردستان گوزەرا من دەمەوێت وەکو قانونێکی مجرد قسەی لەسەر بکەم و بە چەند تەوەرێک. یەکەم بۆ ئەوی بزانین ئەم پرۆسەیە یاسایی یاننا و پەرلەمان کارە کراوەتەوە یانە لە ڕووی قانونیەوە و کۆمیسیۆن اتحادی کۆمیسیۆن ببوورە کۆمیسیۆن کارا کراوەتەوە یاننا دەبێت لە چەند ڕەهەندێکەوە لەمە بڕوانین. یەکەم ئایا دەسەڵاتی دانیشتەکانی پەرلەمان و دانانی کارنامەی پەرلەمان لە دەسەڵاتی دەستەی سەرۆکایەتیە بە ئەغلەبیە یاخود بە ئیجماعی دەستەی سەرۆکایەتی. دوو ئایا دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان چین بۆ ڕێخستن و دواخستن و تەئجیلکردنی دانیشتەکانی پەرلەمان. سێ ئایا ناردنی نووسرا و لایەن پەرلەمانەوە لایەن کێوە مەسەڵەن کێ سەلاحیەتی ڕەهایی ئەم بابەتە هەیە. لەم بەم وەڵامدانەوە ئەم پرسیارە دەتوانانی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئایا کۆمیسیۆن کارا کراوەتەوە یانە. یەکەم بەپێی مادەی 16 کە دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی دیاری کردووە باستەوە دەکا کە لە بڕگەی یەکەم کە ڕێخستنی دانیشتەکانی پەرلەمان و کارنامەی پەرلەمان دەسەڵاتی دەستەی سەرۆکایەتیە تەبەن ئەم دەسەڵاتێک کە دەبێت بە ئیجماع بە کۆی دەنگی هەر سەرۆک و جێگر و سکرتێر کارنامەکە دابنرێ. دواتر لە مادەی 47 پێڕەوی ناخۆ باستەوە دەکات کە دیسان تەئکید لەوە دەکاتەوە لایەن دەستەی سەرۆکایەتی و کارنامەی دانیشتەکان دیاری دەکرێت و نابێت هیچ بابەتێک گفتوگۆی لەسەر بکرێت کە لە کارنامەی دانیشتەکان نەهاتووە. ئەمە شەرتێکی بە مطلقی هاتووە ئەم قاید ئەم دقا ئەمە دقێکی قانونیە کە لە پەیڕەوە هاتووە. واتە هەر بابەتێک کە لە پەیڕەوە کە لە کارنامەی دانیشتەکانە تهدید نەکرابێ و 48 ساعت پێشەوە نەدرابێت بۆ پەرلەمانتاران نابێت گفتوگۆی لەسەر بکرێت واتە نابێتە محلی گفتوگۆ. ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەی پەرلەمانتاران هەر بەڵاو نەخێر نەکەن لە هەوڵی پەرلەمانە لە ڕاستیە دەبێت ئەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر دەکرێت 48 ساعت پێشەوە کاتیان هەبێت دراسی بکەن و لێکۆڵینەوەی لەسەر بکەن و لایەن ئیجابی و سلبیەکانی ئەو بابەتە تاوتوێ بکەن. بەڵام بەداخەوە بینیمان کە ئەو بڕگەی کاراکردنەوەی کۆمیسیۆنە بە شێوەیەکی ناپێڕەوی لایەن جێگری سەرۆکی پەرلەمان و ئیزافە کرا. دواتر لە ڕاستیدا جەوهەری خلافەکە ئەوەیە ئایا جێگری سەرۆکی پەرلەمان دەتوانێت ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان بکات لەو دانیشتنەی کە ڕوویدا. دەمەوێت زۆر بە دەقیقی لەسەر ئەمە قسە بکەم. لە مادەی 19 باستەوە دەکات دەڵێت جێگری سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانی دەبێت لە حاڵەتی ئامادەنەبوونی سەرۆکدا. کەواتە سەرۆکی پەرلەمان ئامادە بوو ینی ئەو هیچ دەسەڵاتێکی سەرۆکی پەرلەمان ناتوانێت بەکاربێنێ. بەڵێ دەمەوێت قسە لەسەرەوە بکەم. جێگری سەرۆکی پەرلەمان خۆی دەنگی بەم پەیڕەوە داوە و زۆرینەی ئەندامانی پەرلەمان دەنگیان پێداوە بەڵام احترامی ناگرن. ئامادە نەبوون بە ئاماژەیەکی یاسایی بە تەفسیری قانونیەکی ورد بریتێ لە غیابی سەرۆکی پەرلەمان. ئایا سەرۆکی پەرلەمان غیاب بووە یان نا؟ ئێمە دوو جۆرە غیابمانەیە لە فقی قانونیە بۆ سەرۆکی پەرلەمان بێ یان سەرۆکی کۆمار بێ یان سەرۆکێک بێ. بەنسبەت سەرۆکی پەرلەمانەوە غیابی موقەتمانەیە لەگەڵ غیابی دائم. غیابی موقەت ئەوەیە کە سەرۆکی پەرلەمان بۆ ماوەی چەند ڕۆژێ مۆڵەتی وەرگرت بێ و جێگری سەرۆکی پەرلەمانی تەخویل کرد بێ یاخود بۆ چەند ڕۆژێک سەفەری دەرەوەی کرد بێ یاخود ئەنی ناساغ بێ بۆ چەند ڕۆژێک ئەمە غیابی موقەتی پێوترێ. هاوکات غیابی دائیمانەیە ئەوەی کە سەرۆکی پەرلەمان لە حاڵەتی وەفاتیە یاخود لە حاڵەتی ئیستیقالە یاخود لە حاڵەتی عەزلی سەرۆکی پەرلەمان یاخود عەرزێکی دائیمی سەرۆکی پەرلەمان. ئەم حیجانە هیچ بوونی نەبوو بێگومان تأکید لەوە دەکەمەوە ئەم حاڵەتانە هیچی وجودی نییە. بەڕاستی عیبێکی قانونی ئێمە باستەوە بکەین کە سەرۆکی پەرلەمان غیاب بووە یان ئامادە نەبووە.
سەرۆکی پەرلەمان وجودی هەبووە لەسەر کورسی سەرۆکایەتی بووە و ممارەسەی دەسەڵاتەکانی کردووە کە لە مادەی 18 بە تهدید على سبیل با بڵێن بە حەسری دەسەڵات تایبەتیەکانی سەرۆکی پەرلەمانی دیاری کردووە کە دەڵێت لە بەرگەی 3 مادەی 18 دەڵێت کردنەوەی دانیشتنەکانی پەرلەمان وە کۆتایی پێهێنان و دواخستنی دانیشتنەکان لە دەسەڵاتی حەسری سەرۆکی پەرلەمانە. سەرۆکی پەرلەمان لەو دانیشتنە ممارەسی ئەم بەرگەی کردو لە ڕاستیە. باشە مامۆستا ڕێبوارد من بگورە قسەکەشە پێ بڕم ینی کە جەناب دامەژی پێدەی بە مطلقیەوە تا دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان بەم شێوەیە و لە ڕووی یاساییەوە تا دەسەڵاتەکان بەم شێوە ڕاهایەتدا بەش کراوە و دانراوە بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ جێگیرەکەی بۆ ینی لە بەرامبەرە لە نێو حرەمی پەرلەمان کە دامەزراوەیە کە خۆی دامەزراوەیەکی تەشریع و یاسادانانە یاسا تێیدا بەو شێوەی کە هاتووە لە نێو پەیڕەوی پەرلەمان و لە یاساکانی پەرلەماندا بشکێنرێ بۆ ئەمە لە ڕاستیدا ئەمە اقتصابی سوڵتەیە ئەمە تەجاوزکردنە بەسەر دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانە ئەمە زۆر بە کورتی و بەڕوونی ئەمە پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆیە و دەبێت لە ڕاستیە ئێمە دەزانین حیزبە سیاسیەکان کاریگەریان لەسەر پەرلەمانەیە خۆ لە ڕاستیە دەبێت بە عەکسەوە بێ لە فقی لە ڕووی یاساییەوە دەبێت حیزبەکان لەسەر ئەمە ڕێککەون جارێکی تر ڕێگە بۆ نەدرێ پەرلەمان شکۆی بشکێنرێ و پەرلەمان بەو شێوەیە مخالفەی پەیڕەوی ناخۆ بکرێ لە هەمووی خراپتر ئەنی بۆی بنێران ڕوون بێ جەگری سەرۆکی پەرلەمان بەناوی پەرلەمان و نووسراوی ئاراستەی سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانی دەسەڵاتە ناوخۆیەکانی هەرێم و لە زمنیە بڵاوکردنەوەی ئەو بڕیارە مەعدومە لە وقایی کورسان ئەمە لە ڕاستیە لە مادەی 18 بڕگەی 12 زۆر بەڕوونی و ڕەهایی دیسان هاتووە دەڵێت سەرجەم نووسراوەکانی پەرلەمان دەبێت بە واژۆی سەرۆکی پەرلەمان بێت نقطە سەری دێر یعنی کاتی سەرۆکی پەرلەمان وجودی هەیە نووسراو دەکات و لە هەمان کاتە جێگەی سەرۆکی پەرلەمان نووسراوی کرد بە ناوی پەرلەمانەوە لەم کاتە ئەیکی یاسایی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم دامەزراوە یاسایەکان ئەوەیە کە دەبێت یاسایانە و پەیڕەویانە تەعامل بکەن نابێت دەبێت بەلایەن بن لە ڕاستیە نابێت بەکارکەواتە ئەمە زۆر وازەحە ینی کەواتە ئەو بڕگەیە تەواو بکەم ببوورە ینی وەزیری عەدل خۆی پیاوێکی قانونیە وەزیری عەدل پیاوێکی یاساییە و تێدەگا لەوەی کە ئەم قسانەی ئێمە دەیکەین قسەی قانونی زانستیە و بەدەل لە هەر ئەتیبارێکی سیاسی دەزانێت ئەو نووسراوی کە سەرۆکی پەرلەمان کردوێتی پوچەڵە لە ڕووی یاساییەوە و هیچ باەکی جێگری سەرۆکی پەرلەمان کردوێتی هیچ نەتیجەیەکی یاسایی نییە و نابێت جێبەجێ بکات و ئەو بابەتە لە وقعی کورسان بڵاو بکاتەوە لە ڕاستیە سەرجەم ئەمانە پێمان دەڵێن ئەو بڕیارەی کە ئەو ڕۆژە بە ناوی بڕیارەوە دەرچێنرا یعنی نەکرد بڕیارێکی باتڵە بڕیارێکی معدومە لە ڕاستیە ئەمە لە دەستەواژەی قانونیە دووشتمانەیە باتڵ لەگەڵ معدوم باتڵ ئەوەیە کە وجودی هەیە بڕیارەکە بەڵام خەلەلی تایە معدوم ئەوەیە کە هەل ئەساسی نییە بابەتە ینی ئەساسێکی قانونی نییە من تەسمی ئەو بابەتە دەکەم ئەو بڕیارە بە بڕارێکی معدوم و لە ڕاستیە هەر شەرمە کەسانی یاسایی یان کەسانێک ئەندامی پەرلەمان بن یان فراکسیۆن بن یاخود حیزبی سەرەکی بن لە کورسان ئیدعاەوە بکەن کە کۆمیسیۆن کارا کراوەتەوە و کەواتە مامۆستا ڕێبوار بەپێی لێکدانەوەکانی تۆ بێ کە وەکو یاساناسێکی شارەزا یعنی تا بڕیارەکە هیچ ینی مەفعولێکی یاسایی نییە و یاسایی نییە ئەم بڕیارە بەڵام ئاراستەکردنی بۆ ئەو لایەنانی دیکە کە جەنابیش ئاماژەت پێدا ینی ئەوان ئەگەر بێت و بڕیارەکە بە شێوەیەکی یاسایی واقعی وەربگرن ئەوان تا چەندیان لە ڕووی یاساییەوە تاوانبارە بن بەڕاستی ئەگەر مامەڵەی بکەین مامەڵەیەکی جدی بکەن لەگەڵ ئەو بڕیارەیە ناپەیڕەویە هاوکات هەر کەسێک هەر لایەنێکە دەسەڵاتێک لە هەرێم هەر وەزیرێک ئەم بڕیارە جێبەجێ بکات واتە دیسان کارێکی نایاسایی ئەنجام داوە دیسان دەبێت لەلایەن پەرلەمانەوە استجواب بکرێ و محاسبە بکرێ بەڵام دیسان دێنەوە سەر ئەوەی ئایا کام پەرلەمان محاسبەی دەکات ئەو پەرلەمانەی کە زۆرینەیەک احتیکاری با بڵێن بۆتە ڕێگر لە ممارەسەکردنی دەسەڵات تەشریعیەکان ینی ئەو پەرلەمانەی کە زۆرینەیەکی مزەیف لەبینی دوو قەوسا لە ڕاستیە وای کردووە کە نەتوانێ محاسبەی وەزیرێکیش بکەین ئەگەر لە ڕووی یاساییەوە قسە بکەین دەبێت وەزیری عەدل سبەینێ لەلایەن پەرلەمانی کوردستان و بانگێش بکرێ و محاسبە بکرێ چۆن بڕیارێک جێبەجێ دەکەی و بڕیارێک بڵاو دەکەیتەوە کە معدومە کە وجودی نیە لە ڕووی قانونیەوە و دواتر ئەگەر ئەم بابەتە بۆ ئەوەی ئەم بابەتە بە سەرنجی سیاسی لە یەک نەدرێتەوە و بۆ ئەوەی
ئەسمی بابەتەکە بکرێت دەبێت بابەتە بە نەتیجە ئەگەر هەردوو لە ئەتجاهی دروست کە ئەتجاهی ئەوەیە کە بابەتەکە نایاساییە لەگەڵ ئەتجاهی بەرامبەر کە پێی وایە بابەتەکە پەیڕەویە موسیر بن لەسەر ڕێی خۆیان دەبێت بابەت تەرک بکەوە محکەمەی اتحادی و چاوەڕێ بکەم زای محکەمەی اتحادی چی دەڵێ و من پێم وایە پێشبینی ئەوە دەکەم لەسەر ئەم بنەمایانی کە باسم کرد محکەمەی اتحادی هەر بەم ئەتجاهە دەڕات و بڕیارەکە بڕارێکی معدوم و کارپێنەکراوەژمان هەروەکو دوا پرسیاریش بۆ جەنابەت مامۆستا ڕێبوارانی خۆی ئێمە سکاڵایەکمانەیە لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان کە زۆرێک لەلایەنەکان بە نایاسایی لە قەڵەم ێدەن لە دادگای باڵای فدرالیە کە دەبواە ئەم ڕۆژ بڕیاری لەسەر بدرایە تا ڕادەیەک بەڵام بڕارەکەش تەجیل کرا ینی کاردانەوەی ئەم یاساشکێنەی کە لە نێو پەرلەمانی کوردستاندا هەبوو لە لایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەوە کاریگەری بۆەوە بێ کە دادگای باڵای فدرالی بڕیارێک دژ بە پەرلەمانی کوردستان دەربکە لە ئەنجامی ئەو یاساشکێنی کە ڕوویدا ئەمەکو دوا پرسیار بۆ بەڕێزە ڕاستیدا من پێشتریش لە چەند چاوپێکەوتنێک ئاماژەم بەوەدا کە بڕیاری تەمدیدی وولایی پەرلەمان ئەو قانونی تەمدیدی وولای پەرلەمان قانونێکی نادەستوریە و کۆمەڵک لەسەر کۆمەڵک ئەساسی یاسای قسەماکە دەرفەت نییە بڕۆنە سەرەوە من پێم وایە ئەم شێوەیە کە لە پەرلەمان دروست کراوە ئەم دەرکردنی ئەم بڕیارە ناپەیڕەوەی کە لایەن زۆرینەیەکەوە ئیدعای دەکرێت دەبێتە فاکتەرێک بۆ ئەوەی محکەمەی اتحادی دیسان لەسەر بنەما دەستوری یاسایەکان جێگیر بێ و بڕیاری هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستان بدات بڕیاری نادەستوری بوونی یاسای درێژنی تەمدیدی وولایی پەرلەمان بدات ئەو کات بە ناچاری دەبێت لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێم بکرێ و ئەو ڕێئێشەیە کە دەڵێ ئەم کۆمیسیۆنە دەسەڵاتی ئەوەی نیان ناتوانێت ڕاستی ئەمەش بۆچوونێکی نادروستە ئەگەر ئەم شێوەیە لە پەرلەمانی کوردستان دروست نەکرایەوە ئەم حاڵەتە دروست نەکرایە تەسەوری ئەوم دەکرد کە محکەمەی اتحادیش جۆرێک نەرمی بنوێنێ هەموو ئەو تەجیلاتی ئەو دواخستنی لە دانیشتەکانی دادگا من وای دەخوێنمەوەکە بەو ئاراستە دەچوو کە پەرلەمانی کوردستان بگاتە چارەسەرێک ئەو لەسەر چی پەرلەمانی کوردستان تەمدیدکراوە لەسەر کۆمەڵک خاڵ یەکەم تعدیلی یاسای قانونی انتخابات و بابەتی پێکاتەکان کە ئەمە ئجحافێکی گەورەیە بە حەقی زۆرینەی لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان من دەمەی ئاماژە بۆ خاڵش دەن ڕاستیە پێکاتەکان ڕێزێکگیراون و دەبێ مافەکانیان دەستەبەر بکرێ ئەمە لە ڕابردووە لەگەڵ کۆمەڵک لە توێژەران دەیان توێژنەوە یاسایمان لەسەر پرسانە ئامادە کردووە بەڵام ناکرێت لەسەر لە پێناو مافی پێکاتەکانە غەد لە زۆرینەی دانیشتوان هەرێمی کوردستانش بکرێت پێکاتەکان بە قەنەعاتی من سەتادەی کورسی پەرلەمانی زۆرە و پێویست بەوە ناکات لە ڕاستیە چوار کورسی نوێنەرایەتیان لە پەرلەمان هەوێ بەڵام چوار کورسی حەقیقی بێ دەنگی ڕاستەقینەی پێکاتەکان بە زۆر باشتر لەوەی کە دە کورسی یاخو زیاتریان هەبێ و پاشکۆی لایەنێکی سیاسی دیاریکراوە بن. دەستخۆش مامۆستا ڕێبوار محەممەد مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسایی کە لە کەلارەوە لەگەڵ مامووی لە بەرنامەی پانۆراما لە تەوەریەکەم زۆر سوپاس دەکەم کاک عەبدولباست خالی جەناب دۆکو سەرۆکی ئەنجومەنی نوێی پێکاتەکانی تورکمان یانێ ئەوە پرسم ینی لە داهاتوودا هەڵوێستی ئێوە چۆنە بێت و لە ڕووی یاسایەکەەوە ئێوە ئەتوانن ینی تانە بدەن لە هەندێک بڕیار ئەگەر لە بەرژەوەندیتان نەبێ یاخود یاساشکێنی بێ بۆ زۆرێک لە بابەتە گرنگەکان کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە تایبەتی دەبێ هەموو پێکاتەوە هەموو لایەنەکان بە ئۆپۆسیۆن و بە دەسەڵاتەوە ینی قسەی لەسەر بکەن و ڕایان هەبێت و ئیجماعیشی نیشتیمانی لەسەر بێ کاک عەبدولباست بەڵێ قسەکات تەواوە بەڵام ئەوەی ئێستا عەزیزم بە نسبەت پێکاتەکان ئەو ڕۆکە هیچ شتە چێ قانونیان لە دەست نییە و ناشتوانن هیچ بکەن بەڕاستی یەک شت هەیە لە کوردستان حەز دەکەم بە خەڵکی کوردستان و بە هەموو پێکاتەکان و بە تایبەتی تورکمان ڕابگەینم ئەو شەڕێکە ئێستا هێزە دەسەڵاتدارەکان بەڕاستی لەسەری شەڕ دەکەن و پێکاتە منحریفەکانی بەعزە پێکاتەی منحریفیشمان هەیە بەڕاستی ئەوانە ڕێگرن بە ناوی بەڕاستی تەماشەی زوعفی یەکێتی دەکەن لەسەرەوەی کە پێکاتەی نییە بۆیە ئەو زمانیان درێژ کردی من لێرەوە داوایان لێ دەکەم پێکاتەی تورکمان ئەوە نەبێ خۆی ناشرین بکە گەلەکەی ناشرین کە بەرامبەر هێزێکی سیاسی بەڕاستی کە خەباتی هەیە و هەر یەکێتیش و هەر پارتیش نەتەوەی تورکمان دەبی لە ناوەندگیری دوو حزبە سیاسیەکان بێ بەڕاستی منش لێرەوە وتیومە و خیتابیشمدایە
پێکاتە تورکمان پێکاتە نییە ئەزیزم. تورکمان من بەیانی دەستم بە ئیزنی خوای گەورە لە پەرلەمان گیر بێ بە ئیزنی خوای گەورە تورکمان پێکاتە نییە. تورکمان بێ ساحێبە. تورکمان ساحێبی نییە لەبەر چاوی جوانی ئەو حزبە سیاسیانەی کە ئەوڕۆ لە پەرلەمان دانیشتوونە لەبەر ژەوەندی و مەسلحەتی خۆیان ڕێز و سلااوم بۆ هەمووشیان هەیە هەتا بە تایبەتی خوشکم بوونەش. یعنی بەعزە شتیان غەڵەتە تەسیر لە قەومیەتی تورکمانیش دەکا. من زیادی دیفاع لە نەتەوەکەم دەکەم بەڕاستی. من داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم، داوا لە پارتی دیموکراتی کوردستان دەکەم. من سەلاحیەت و قووەت و ئەو هێزم هەیە وەکو هەولێری. من داوا لە نیگەرانیشم لە ئۆپسیۆن کە ئەڵێ من ئۆپسیۆنم وەکو شاسوار عەبدولواحید داوای لێ دەکەم. دەڵێ من ئۆپسیۆنی کوردستانم و هێزێکی قووەتم لە دەستا داوای لێ دەکەم خیتابەکی سیاسیش بکە یەک پارچەی نەتەوەکان، یەک ڕێزی نەتەوەکان کە دیفاع لە نەتەوەی تورکمان بکە، چ خۆی چ جێگرەکەی دیفاع لە نەتەوەی تورکمان بکە. من تەمەنا دەکەم ئەویش ڕێز لە هەموو نەتەوەکان بگرێ بە یەک معارض بەڕاستی. دەمەوێت لە زاری خۆشەوە گوێم لێبێ. بەرام من داوا دەکەم لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەگەر ڕێگرن پێکاتەکانی تورکمان ئەوە لە ئێوە ڕێگرن فەرم و حەقیبەکەی تەسبیلی من بکەن. حەقیبەی تورکمانەکانی دروستکردنی لە کفری ئەمن نابمە نوێنەریان، بەس ئەمن دەبمە هاوکاریان بۆەوەی بتوانن 3 کورسی پێکاتە لە کفری دروستکەن بە ناوی من. ئەمن هەولێریمە، ئەمن هەویەی سیاسی و عسکەریمەیە لەگە تورکەکانش ئیشم کردیا. ئەگەر حزبە سیاسیەکی تورکمان توانی بەرامبەر ڕەنگە حەقیشیتیان کورد تەدەخول نەکا، ئەمنیش ڕێز لەوەی دەگرم حزبێکی سیاسی کوردیتە، بەڵام با ڕێگا بدەن ئەمن لە سنووری سلێمانی لە سنووری هەولێر. من ئەمری واقعم ئێستا لستمەیە بە ئیزنی خوای گەورە لە هەولێر بە پاکپشتی گەل و خەڵک و تورکمان با ڕێگا بداتە من یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەکەم لە کفری. بزانم هیچ حزبێکی سیاسی دەتوانی ڕێگری لە من بکە. دوایش ئەگەر ئیزنم بدە یەک نوقتە مایە فەرموو ئەمە وەکو پەیامی کۆتایی 5 کورسی بەڵێ 5 کورسی چیە لۆکە 5 کورسی چیە لۆ نەتەوەی تورکمان. دووەم هێزە لە هەولێر 9 ملیۆن نزبەی تورکمان هەیە لە هەولێرێ. عیب و شوورەی نیە لۆ حزبەکان سەری خۆیان نی کردووە لۆ 5 کورسی. من داوای 15 کورسی دەکەم لە تورکمان. کێشەکە بەوە حەل دەبی 2 کورسی لە سلێمانی و دووش مەسیحیەکان 5 با لە هەولێرێ زیاد بکە. ئەوە ئاخیر قسەی منە بۆ چارەسەری بینی پارتی و یەکێتی لە دزینی دەنجی کۆتاکان و کە ملەتی تورکمان لی بەریئە. بەڕاستی دەبێت دەنجی کورسیەکان ئەگەر نابا بێ فۆرمی تەوزیعکە لە هەولێرێ. ئەگەر لە 9 ملیۆن زیاتر تورکمان لە هەولێرەی نەبوو برێت ویز نازانین. ئەمە منداری ئەو هەولێرێمە دەزانم نزبەی تورکمان زۆرە بابێن. ئەمە ڕازینینە بە 5 کورسی داوای 15 کورسی دەکەین. پێکاتەکانیش دادەنیشن داوا لە سەرۆکی پەرلەمان دەکەم. من وەکو نێرنەری تورکمان وەکو حەقیقەتی هەولێر خەڵکی هەولێر دەبێ ئەلێرەوە گوێ لە من بی سەرۆکی پەرلەمان لەمە دوار ڕێئی پێکاتەکان بە تەنیا وەرنەگیرێ. من داوت کرام لە پەرلەمانی کوردستان هەمووشیان دەزانم بەس لۆ نەچووم. ئینتزارم دەکرد یەک لە تورکمانەکان کە دەڵێن دڵسۆزی تورکمانن کە دڵسۆزیش نەبوون داوام کرد خۆیان ئەوەم لۆ بنێرم بێمە پەرلەمان. دەوەڵڵاهی داوام لۆ هات بە ڕسمی پێشیانم گوتم من نهاتم لەبەرەوەی داوام دەکرد ئێوە لۆم بکەن. ئەو دەزان ئەوانە هیچیان پێکاتە نین، ئەوانە ژانە سەرن لۆ گەلی خۆمان و لۆ گەلی تورکمان. ئەوە چیدی لێیان قبول ناکرێ بەڕاستی لێیان قبول ناکە. ئارەوەڵە لێیان قبول ناکەم بە هیچ نەوعاچی. هەولێر خەتی سۆرە ئەمنیەتی هەولێر دەستەکان خۆشەکار عەبدولباست جان وەکو هەولێری. من زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدولباست خالید سەرۆکی ئەنجومەنی نوێی پێکاتی تورکمان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لە تەوەری یەکەمی بەرنامەکە لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان دەچمە تەوەری دووەمی بەرنامەی پانۆراما هەوڵەکان بۆ دامەزانی یەکەمەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە کە بە سوپاسەوە خاتوو بەدری حسێن ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی یەکێتی لە بەغداوە لەگەڵمانە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بزانین بەچی گەیشتووە و هەوڵەکان
لە ئێستادا لەکوێدا یەکەمەکان ئاخۆ دادەمەزرێن یاخودنا و ڕێکارەکان چۆن دەست پێ بکەن. بەڵێ خاتو بەدری حسێن ئەندامی ئەنجومەنی نوێنەران کە لە بەغدا و لەگەڵ مای سوپاس دەکەم بە خێربی بۆ بەرنامەی پانۆراما لە تەوەری دووەم. بابەتی یەکەمەکان بەکوێ گەیشت چیتان کردووە جەنابەت وەکو هەم ئەندامی فراکسیۆن هەم ئەندامی ئەنجومەنی نوێنەران هەم ئەندامی لێژنەی خوێندنی باڵاشی لە ئەنجومەنی نوێنەران ئەم بابەتە بەچی گەیشتووە زانیاری لەو بارەیەوە چیە ئەگەر بۆ ئێمە بۆ بینەران و بۆ یەکەمەکانیشی بخەیتە ڕوو. خاتو بەدرێ ژۆ لێمە خاتو بەدری حسێن بەڵێ هەوڵەکان بەچی گەیشت بۆ دامەزانی یەکەمەکان لە ئێستادا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەنابی شت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی وەروە ئەندامی لێژنەی خوێندنی باڵاشی. بەڵێ پێچێ خاتو بەدری حسێن گوێی لە ئێمە نەبێت هەوڵەدێن پەیوەندەکەی وەربژێتەوە بۆی کە ینی قسە باس بکەین لەسەر ئەو بابەتە چکۆ بابەتە گرنگە و ماوەیەکی زۆر ینی یەکەمەکان لە هەرێمی کوردستان چاوەڕێن کە ئەوانیش مافەکانی خۆیان وەکو چۆن لە عێراق یەکەمەکان دامەزرێنە لە بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران محەممەد شیع سۆدانی ئەوانی چاوەڕێکن کە سوود ببینن لەو بڕیارە وهروها لە بودجەی 2023 عێراقیشە یعنی بە پێوە زانیاریانی کە هەمانە ینی ئەو پشکە دانراوە و مەسلەی یەکەمەکان لە عێراق و لە هەرێمی کوردستانی ژەگلا کراوەتەوە چکۆ لە ڕابردوو زۆر داوایان کرد یەکەمەکان لەسەر ئاسی زانکۆ و پەیمانگاکان داوایان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دابمەزرێنن دیارە هەوڵەکان بە ئاراستەیەکی باش نەڕۆی. بەڵێ خاتو بەدری ئەگەر گوێ لێمە ئەمێ بزانم هەوڵەکان بۆ دامەزانی یەکەمەکان لەسەر ئاسی عێراق بەچی گەیشتووە. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست دیارە من وەکو ئەندامی لیژنەی خوێندنی باڵا لە فراکسیۆنی یەکێتی هەر لە سەرتاوە بۆ بە دوواداچوونی کەیسی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگا و هەڵگەری بڕوانامە باڵاکان لە زانکۆکانی کوردستان و ئەوانەی نیشتەجێی ناوچە جێناکۆکەکانن بەردەوامم لە بەدواداچوونی کێشەکانیان و بەردەوام بەدواداچوونم بۆ کێشەکانیان کردووە هەڵبەتە لەسەر بڕیاری ئێمە کە داوامان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز دکتۆر محەممەد شیع سودانی کرد ماوەی دە ڕۆژ ماوەکە زیاد کرا بۆ پڕکردنەوەی فۆرمی دامەزراندن دواتر نزیکەی دە ڕۆژی تر زیاد کرا بۆ ماوەی 26/5 هەڵبەتە ئەمڕۆ ئاگدار کرەمەوە لەلایەن ژمارەیەک لە خوێندکاران کە هاتبوونە بەغدا بۆ بەردەمی ئەنجومەنی ڕاژە ئاگدار کرەمەوە بۆی کە هاتوونە تا ئەو دقەیەش کێشەکانیان هەر بەردەوامە و ماوەیەکی کورتیش ماوە بۆ داخستنی لینچی دامەزراندنی فۆرمی دامەزراندنی خوێندکارەکان. من هەرو کاتە گەیشتمە لایەن لە بەردەمی ئەنجومەنی ڕاژە پێشوازیم لێیان کرد و لەگەڵیان ڕاوەستام و جێم لێیانگر لە کێشەکانیان و لە داواکاریەکانیان و هەر ئەو کاتە من سەردانی بەڕێز دکتۆر مەحموود تەمیمی سەرۆکی ئەنجومەنی ڕاژەم کرد لە نزیکەوە داواکاریەکانی و خوێندکارانم گەیاندە بەڕێزیان زۆر دیارە بەڵێ ئەوان ینی ئێستا ئەو ماوەی کە جەنابە داماژەی پێیەکە هێشتا ماوەکە ماوێتی و ئەو لینکەیە لینکەکە ئەلکترۆنیە کە ئەمانیانی ناو تۆمارەکەن بۆ دامەزانی یا چۆنە؟ بەڵێ دیارە لە ڕێی لینکێک ئەلکترۆنیەوە فۆرمەکانیان بۆ دابەزێنراوە بەڕەخمی ئەوەی کە تاوەکو ئێستا گرفت هەیە لە هەڵەی زانیاریەکان و دیتێلەکان بە هەڵە هاتووە لە زانکۆکانیان و لە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خوێندکارانە ئەتوانن لە ڕێگە ئەو لینکە زانیاریەکانیان و فۆرمەکە پڕکەنەوە بۆ دامەزراندن بەڵام ئەوەی کە گرفتە تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆر لەو خوێندکارانەی کە فۆرمەکەیان پڕکردوێتەوە کۆدیان بۆ نەگەڕاوەتەوە و ژمارەیەکی تریش کە هەڵە لا دیتێلەکانیاندا هەیە تا ئەو دقەیەش هیچ شتێک نەکراوە بەڵام دوو ڕۆژی ماوە بۆ داخستنی ئەو لینکە باشە وەزیری خوێندنی باڵاوتی چیانی بەدریخان کە جەنابەت ئەم کێشە و ینی ئالەنگاریانە تێگەیاند ئەو کاردانەوەی چی بوو وەڵامی چی بوو بۆ بەڕێزە؟ بەڵێ بێگومان سەرۆکی ئەنجومەنی ڕاژە ئێمە ئەوڕۆبینی ومانە سەبارەت بەو بەڵێ سەبارەت بەو خوێندکارانی کە تاوکو ئێستا لە سیستمی ئەلکترۆنی ناویان نییە لە سیستمی ئەلکترۆنی ئەنجومەنی ڕاژە بۆ پڕکردنەوەی فۆرمەکە نزیکەی 1000 خوێندکارە من بەردەوام پەیوەندیم هەبووە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و لەگەڵ ئەنجومەنی ڕاژە ڕۆژانە هەر گرفتێک هات بێتە پێشی خوێندکارەکان منیان ئاگادار کردوەوە من پەیوەندیم پێیانەوە کردووە دیارە نزیکەی 1000 خوێندکار تاوەکو دوێنێش ناوی نەگەڕاوە بۆ ئەنجومەنی ڕاژە بەڵام ئێمە بەردەوام بە دوواداچوونمان بەو کێشەیە کردووە خۆشبەختانە
دوێنێ هزار ناوی تر گەیشتۆتە ئەنجومەنی ڕاژە و ئەمڕۆ لە پرۆسسدایە بۆ ئەوەی ئیشوکارەکانیان بۆ تەواو بکرێ و دڵنیاییان بە مندا بەڕێزیان بۆی کە هیچ گرفتێک نییە تەنەها گرفت لەوەیە کە درنگ بەدەستیان گەیشتۆ ئیشوکارەکان بە ڕێکوپێشی بەڕێوە دەڕۆن. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین یەکەمەکان بە تایبەتی ئەوانەی هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان کێشیان نەبێ و خەمی ئێوەیان نەبێ ئەو تا ئێوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و بە تایبەتی جەنابەدیان لە فراکسیۆنی یەکێتی و هەروەها لە لێژنەی خوێندنی باڵا لە ئەنجومەنی نوێنەران و تا هەوڵەکانتان بەردەوامەوە لەسەر خەتن چکە دەنگوەیەکیش بڵاو کرایەوە تۆزێ ینی ترسی خسە ناو دڵی خوێندکارانەوە ینی کە حساب ماوەکە تەواو بوو و ئەوان ناتوان و چانسی ئەویان نییە ئەو دەنگویانە ڕاست بوونیە چی بوو خات و بەدریە؟ بەڵێ بێگومان بە پێی بڕیاری فەرمی ئەنجومەنی ڕاژە ماوەکە هەتا 16 پێنجە من پێشترش ڕامگەاندووە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بەڵام من ئەوڕۆ بە نووسراوێکی فەرمی بۆ بەڕێزیانم ناردووە بەوەی کە هەم لینکی ئەتەرازگرتن ماوەکەی درێژ بکرێتەوە دانەخرێ و هەمیش ماوەیەکی تر درێژ بکرێتەوە بۆی هەموو خوێندکاران سوود لەو بڕیارە وەربگرن و بەڕێزیشیان بە منی ڕاگەاندووە بە پێی زەرورەت هاوکار دەبێت بۆ درێژکردنەوەی ماوە بەڵام نەک ماوەیەکی زۆر دوور درێژ بەڵام بە هاوکار دەبێت بۆ ئەوەی هەتا ئەو ناوانە هەمووی ئەگاتە بەردەستیان و هەموو ئەو کۆدانە ئەدرێ بە خوێندکاران هاوکار دەبێت بە پێی زەرورەتی کاتەکە ماوەکە درێژەکاتەوە. خات و بەدرێەوە ژماری خوێندکارەکەمەکانی هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان ئەزانن چەندەیانی لاتانە بە داتا وە ژمارە؟ بەڵێ بێگومان نزیکەی 9800 و قسوور خوێندکارێک بوو بەڵام خۆتان زانن ئەو بڕیارە خوێندکارانی ناوی هەرێمی کوردستان ناگرێتەوە بەڕاستی ئەوە جێگای نیگەرانی ئێمەیە لە پشتیوان نەخێر تەنها ئەوانە ئەگرێتەوە دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستان بەڵام نیشتەجێی ناوچە جێناکۆکەکانن ئەو خوێندکارانە ئەگرێتەوە ئەوانە ناگرێتەوە کە من لە بەرنامەی تریشە باسم کردووە ئەو خوێندکاران ناگرێتەوە کە نیشتەجێی ناوی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی خۆتان نەزانن هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان کراوە و بەڕێز وەزیری دارایی و بەڕێز وەزیری خوێندنی باڵا و سەرۆکی ئەنجومەنی ڕاژە من ئەو ڕۆژ ئەم مۆزوعەم لەگەڵ بەڕێزیان باس کردووە ئەڵێن ئێوە بودجەی خۆتان هەیە ئەو بودجەیە وەزارەتی خوێندنی باڵا هەرێمی کوردستان لە حکوومەتی خۆتان ئەبێت یعنی ئەو خوێندکارانە لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان دابمەزرێن کەەوە یەکێک لە گرفتێکی ترە بەڕاستی بەڵام من بەڵێ نەدەم بەوەی کە بە دوواداچوون ئەەکەم و بەردەوام پشتیوانیان ئەەکەم و هەوڵەدەم بۆ ئەوی خوێندکارانی ناوی هەرێمی کوردستانی سوودمەند بن لەو بڕیارە چونکە مافێکی خۆیانە وەکو هەموو خوێندکارێکی تری عێراق بە پێی مادەی 14 هەموو هاوڵاتێک ئەبێ یەکسان بێ لە ماف و ئەرکدا کەواتە خوێندکارانی ناوی هەرێمی کوردستان نابێ بێ ئومێد بن ئێمە پشتیوانیان ئەەکەین داواکان داوایەکی ڕەوایە بە دڵنیاییەوە من وەکو ئەندامی لیژنەی خوێندنی باڵا بەردەوامە بەم ئەو ڕۆژ لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود تەمیمی ئەو مۆزوعەم دیسان باس کردەوە وتی ئێمە ئینشاڵڵا دانیشتێکی ترەکەین و من بۆ ئەو مەبەستە سەردانی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە نزیکەوە لەگەڵ بەڕێزیان ئەو کێشەی باسەکەین بۆی چی بە ئێمە کرا وەکو نوێنەرانی کورد لە نێوان وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی فدراڵی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان چی بە ئێمە بکرێ ئێمە هاوکارە بین لەو نێوانەدا وڵا گرنگە خات و بەدرێ بەڕاستی بۆی ئەوانی ژیانی مەیوز نەبن و بێهیوا نەبن بەڕاستیەوەش مافێکی خۆیانە ینی کە دامەزانەوە ئەمێ ئەو کاتی کەمەوەمە ئەمە ئەو پامە گەیشت بە مەسەلەی ینی دامەزاننی یەکەمەکان دەستان خۆش بێ مادوو نەبن ینی ئەو هەوڵانە هیواداری بەردەوام بە تایبەتی بۆ یەکەمەکانی هەرێمی کوردستانیش بابەتی بودجە ئێستا لە لێژنەی داراییە و گفتوگۆ مشتومڕی زۆری لەسرە حەزەکەم ئەم دەرفەتە ینی بەکاربێنم و بخۆزمە بۆی کە پرسیارێکت سەبارەت بە بودجە لێ بکەم بزانین لە لیژنەی دارایی خوێنەوەکان بەچووە گەیشت مادەیەکە بوو پێم وابێ لەسەر هەرێمی کوردستان تا ڕادێک مشتومڕی لەسەر مابوو ئەو مادەی 12 و 13 و بەچی گەیشت یەکلا بۆتەوە و بودجە ئاخۆکەی پەسەند دەگرێت بەڕاستی خات و بەدریە. بەڵێ دیارە من لە ژنەی دارایی نیم بەڕاستی بەڵام پەرلەمانتارێک بێگومان بەردەوام بە دوواداچوونەکەین بۆ ئەمە لەبەرەوەی ئێمە پشتی هەرێمی کوردستانمان بەلاوە زۆر گرنگە و بەردەوام دەنگ کۆکەین پشتیوانی کۆکەینەوە بۆی بتوانین ئەو ڕێژەی کە دەستنیشان کراوە تەسبیتی کەین لە بودجەی ئێستادا بۆیە ئێمە بە پێی زانیاریان بە پێی ئەو زانیاریانی کە هەمانە
لیژنەی دارایی کارەکانی تەواو کردووە تەنها چەند بڕگە و مادێک ماوە دەنگی لەسەر بدرێ بەڕای من لە هەفتەی داهاتوو لیژنەی دارایی راپۆرتی کۆتایی خۆی ئەداتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و بەڕێزیشیان بڕیارەدەن بە دانانی کات و ڕۆژی کۆبوونەوە ئەو دانیشتەی کە تایبەتە بە دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە. قسەیەکە بوو کە پێنجشەممە بەحساب ینی بخرێتە پرۆژه بخرێتە ینی بەرنامەی کارەوە و دەنگی لەسەر بدرێنی کەواتە ئەم هەفتەیە ناکرێتە و دەنگدانە. تاوکو ئێستا هیچ شتێک نییە تاوکو ئێستا هیچ شتێک نییە کەس ئێمە ئاگدار نەکردوێتەوە بەڵام بەڕای من پێم وایە لە سەرتا هەفتەی داهاتوو ئەخرێتە بەرنامەی کارمانەوە. مەسەلەی پشکی کورت هیچ کێشەیەکی لەسەر نەما بەدرێخان؟ ئەمەش تا ئێستا بەشێکی دەنگی لەسەر دراوە بەبێ کێشە تێپەڕوە بەڵام بەشێکی ماوە ڕەنگە وردەکاریە لە لای ئەندامانی لیژنەی دارایی بێ لەبەر وەکو باسم کرد من لەو لیژنەیە دانیمە بەڵام بەپێی زانیاری خۆم بەشێکی دەنگی لەسەر دراوە و کێشەی لەسەر نەبووە. بەڵێ زۆر سوپاس بۆ خاتو بەدرێحسێن ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سودۆکارمان لە شاری بەغدا لە بەرنامەی پانۆراما تەوری دوم لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوەش هەمیشە شاد و سەرکەوتوو خواتان لەگەڵ.